دار بهروس جعفر بسوری آسایش انرژی و شارازاده کرتا نفت هرما کردستان ده لگلمه دکتر دم باش سپاس با آمده بونا و هرما کردستان نفتاوی ده کوی آسایشی وزی امریکا ده استا خوشی جداتر لپیشتر هاتو تسر هیل که دلی دبی هنرده بکریتا و نوتی کردستان. سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ پرسیارە گرنگەکەشت کە وا لە منەکات بەوە دەست پێ بکەم وزە بەگشتی نەک هەر نەوت و غاز و غەڵوس بەگشتی چ وزە نیۆبۆوەکان چ فیزل فیول واتە هایدرۆکاربۆن کە نەوت و غاز و غەڵوس ئەگرێتەوە و چ نیوکلێر ئێنێرژی وزەی بڵین ئەتۆمیش کە زۆر جار بۆ کارەبا و بۆ ئیندستریەکان بەکاردەهێنرێت وزە بەگشتی زەمینەیەکی هاوبەشە واتە هەر هی تۆ نییە تۆ بڵێ وەڵا ئەمە وزەی سەرچاوەی نەوت و غازی هەرێمی کوردستانی هی عێراق و پەیوەندی بەوانی دیکەوە نییە نەخێر ئەمە چ پرسی وزە چ پرسە ژینگەیەکان بەگشتی زەمینەی هاوبەشن لە بینی وڵاتانە و هەموو وڵاتان مافیەوەیان تەدەخول بکەن و پێکەوە مشورەت یان ڕسمی ئەم سیاساتی وزە بکێشن بۆیە ئەمریکاش کە ئێستا سیستەمی تاکجەمسەری جیهان بەڕێوە بات ترەمپیش کە هاتۆتەوە سەردەسەڵات بە مانای سیستەمێکی نیۆلیبرالیزم واتە ئیش لەسەر بازارڕەکە بە هەموو مەفهومەکانی بازاڕیش ئەوەیە کە تۆ نەوت و غازە فرۆشی و پارە وەرەگری دۆلاری خۆتە خەیتە گیرفان ئیتر لەگەڵ بەغا کێشە شیعی سوننەی سووری پێستی ڕەشپێسی گرفتێک نییە بۆیە مادام پرسی وزە بەگشتی لە جیهاندا نرخی وزە لە جیهاندا پرسێکی گلۆباڵە پرسێکی جیهانیە کەواتە بۆ چارەسەرکردنی پرسەکان و ئاریشەکانی بەردەم وزە لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا پێویستی بە چارەسەرێکی جیهانی و قسەکەرێکی جیهانیە کە ئێستا ئیدارەی ئەمریکا قسەی کردووە لەم بوارەدا هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بابەتێکی دیفاکتۆ و بابەتێکە گەرانتی کراوە بەڵام ئەوەی کە جێی سەرسوڕمانە چەند ڕۆژەیە زۆر پرسیار لە میدیا جیهانیەکان و عێراقیەکان و ناوخۆشە لە من ئەکرێت ئەوەیە کە بۆچی ئاها بە پەلا ئەم فشارە گەورەیە هەیە بۆ سەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان من ئەمەوێ ڕێگەم بیت ئەمە کورت بکەمەوە لە چوار خاڵی ئەساسیە خاڵی یەکەمیان ئەوەیە کە جنابت بە کورتەیەک ئیشارەتت پێ کرد کە مەکزیمەم پرۆژە ئەو پەڕی فشار لە سیاسەتی ترەمپا لەسەر ئێران دەستی پێ کردووە واتە ئەبێ ئێران لە بازاڕی ئابووری جیهان داببڕێت خۆشتان نەزانن نەوت و غازی سروشتی فاکتەرێکی گرنگە لە بازاڕی ئابووری جیهانە و ڕیزبەند یەکەمیە لە بازاڕی ئابووری جیهاندا بە مانایەکی تر ئەو کورتهێنانەی کە ئێران لە ڕێگەی هەناردە نەکردنەوە یا سزا خستنە سەر ئێران هەیە بۆی نەوت نەخاتە بازاڕەوە هەناردەکردنی 300 یا 350 هزار بەرمیل نەوتی هەرێمی کوردستان وا ئەکات تا ڕادەیەک پارسەنگی بازاڕی ئابووری جیهان ڕابگرێت لە بری ئەو هەناردە نەکردنەی ئێران نازانم ئەمە ڕوونەوە نییە ئەمە نقطەیەکە نقطەیەکی دیکەوەکو یەکێک لەو بەرپرسە ئۆفیشەڵانیان و بەرپرسە فەرمیانەی ئیدارەی ترەمپ ئاماژەی بۆ ڕۆیتەرز کردووەڵێ ئێمە نەک هەر جەخت لەوە ئەکەینەوە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە لە بەرەوەی کوردەکان هاوپەیمانیە من بەڵکو لەبەر ئەوەی نرخی گازی سروشتیش بە سەقامگیری بمێنێتەوە لە بازاڕەکانی جیهاندا واتە تا ڕادەیەکە بینین ماوەی چەند ساڵێکە ئۆپیک لاساریە کاریا لە بڕیارەکانی ئیدارەی ئەمریکا ئەگەر وشەکە گونجاو بێت دەرئەچێت بۆیە ئیدارەی ئەمریکا و ئیدارەی ترەمپێکی لەبەر پرسیارە سەرەکیەکانیان یانێک لە مهمەتە ئیشە گرنگەکانیان ئەوەیە نرخی وزە لە بازاڕی ئابووری جیهانیا بە سەقامگیری بمێنێتەوە بۆیە نەرخی هەرێمی کوردستان ئەگەر بیرتان بێ ڕاگررتنی هەناردەکردنەکەی کە ڕایانگرت $2.5 و تەسیری کردە سەر بازاڕی وزەی جیهانی ڕۆژانە 101 ملیۆن بەرمیل نەوت هەنارد جیهان ئیستهلاکی کرد کەواتە تۆ لە ڕۆژێکان نزیکەی 300 ملیۆن دلار زیان لە ئابووری جیهان دەبزان لە مانگێکە ئەکا بچەند خاڵێکی دیکە ئەوەیە کە یەکێک لە فاکتەرەکانی بەردەم ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان مادەی 12 بوو لە بودجەی یاسای بودجەی عێراق ئێستا یاسای بودجەی عێراق هەموار کراوەتەوە هیچ ڕێگریەکی یاسایی لە پەرلەمانی عێراقەوە نەماوەتەوە بۆ ئەوەی کە بێتە ڕێگر لە بەردەم هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە بۆچی هەناردە نەکرێتەوە دکتۆر 400 هزار بەرمیلی ڕۆژانەی نەوتی هەرێمی کوردستان هەناردەی بازاڕەکانی جیهان بکرێتەوە بەپێی ئەوەی لە یاسای بودجەدا هەموارکراوەکە داهاتووە بەڕاستی دەتوانێت ئەو کاریگەریە دروست بکاتن کە بکاتن نرخەکانی نەوتیش دابازێتن وەکوکە لە میدیا جیهانیەکان باز دەکرێت ئەوەی کە لە هوکارەکانە چونکە ئەمریکا دەوێت نرخی نەو زیاتر دابازێتن لەو
زیاتر دوورکەوێت لە واستەی کە هەیە. ئەمە پرسیارە ڕامەکێشێتە ناو بابەتێکەوە کە ڕسمی ئەم پرسیارەی تۆ لە ناو بابەتێکی ترا بکەم. ئەوروپا و خۆراوا بە گشتی ئەوان ئاوتلوکیانەیە تەوقعاتی ساڵانەیانێ تقریری ساڵانەی خۆیان بڵاوکەنەوە بۆ نمونە ئۆیل پرایس تقریری ساڵانەی هەیە ئینتەرناشنال ئینەرژی ئاژانسی تاقی عالەمی ئاوتلوک و تەوقعاتی خۆی بۆ ساڵێک بڵاوکاتەوە. یەکێک لەوانەی کە زۆر گرنگ و احتیمادێکەی لەسەر ئێمە بیپیە بریتش پێترۆلیۆم تەوقعاتی خۆی بۆ سەرچاوەکانی وزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دیاری کردو هەرێمی کوردستانیشی کردووە بە بەشێک لەوە. بۆ نمونە بەپێی ئاوتلوکی ئەم ساڵی بیپی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دە وڵات خاوەنی نەوتن کە یەدەکی پرۆڤکراویان پەسەندکراویان 810 ملیار بەرمیل نەوتی یەدەکە. غازی سروشتیش 8 وڵات خاوەنی غازی سروشتین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەرێمی کوردستانیش بەشێکە لەو نەخشەیە ئەوەیە کە 2819.7 تریلیۆن کیوبیک فیت تریلیۆن پێسێجا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە. کەواتە بەم پێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێگەیەکی ئێجگار استراتیژی یا جیۆستراتیژی بۆ ئیدارەی ترەمپ و خۆرئاوا هەیە لە ڕووی بازاری نەوت و غازەوە. ئێمە زانین وزە هەر نەوت و غاز و غەڵوز نییە، 5 جۆری دیکەی وزە نوێبووەکانمانێ وزەی با وزەی خۆر جیۆثێرمەڵ ئینێرجی و ئاخری نامێن بابەتە قوڵ بکەمەوە. هەرێمی کوردستانیش لەم چوارچێوەی ئاوتلوکی خۆرئاوا تەوقعاتی خۆرئاوا جێگەی بۆتەوە ئەوان لە چوارچێوەی ئەم تەوقعاتانەیە مامەڵە لەگەڵ ناوچەکە دەکەن. دکتۆر ئەمە لە کاتێکدا ئێستا تورکیا دەڵێتن ئاگاداری هەنگاوەکانی دووبارە هەناردەکردنەوەی نەوتی کوردستان نین، لە کاتێکدا تا ئەو کاتەی پێشی ئەم پێشهاتە نوێنە ڕۆ بدەن سەبارەت بە نەوتی کوردستان تورکیا زوو دەیوت ئامادەین بۆڕیەکە ئامادەیە. کەواتە لێرە چی ڕووی داوە چی هەیە کە هێشتا ئاگادار نەکراوەتەوە؟ ئایا پێویستی بە کاتی زیاتر هەیە تاوکو بگات ئەو قۆناغی تورکیا ئاگادار بکرێتەوە دەرگای بکاتەوە بۆڕیەکە بکاتەوە؟ ئەوەندەی ئێمە زانیاریمان هەبێت حکوومەتی عێراق نیەتی هەبوو پێش مانگی ئایار یا لە سەرەتای مانگی ئایارە مانگی 5 یان لە کۆتایی مانگی 4 نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە. تەسریعێک خێراییەک لە پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە دەستی پێ کردووە لەبەر ئەوەی پێش ئەوەی کە وەزارەتی نەوت هەفتەی ڕابردوو دووشەمەی ڕابردوو بەیاننامەیەک بڵاو بکاتەوە بڵێ ئێمە هەفتەی ئایندە نەوتی هەرێمی کوردستان هەناردە ئەکەینەوە. ئێمە ڕووداوێکمان بینی ئەو ڕووداوەژەوە بوو کە 5 بانقی عێراقی خرانە یعنی مەحروم کران لەلایەن بانقی مرکزی عێراقەوە کە ئیعازیان درابووە لە خەزێنەی ئەمریکی یان خەزێنەی ئەمریکی ئیعازی دا بە بانقی مرکزی عێراقی کە 5 بانقی ئەهلی لە عێراقا بقاتە لیستێکەوە کە دۆلاریانی لێ مەحروم کردووە. ئەگەر 5 بانقی دیکە لە عێراقا بخرێتە لیستی ڕەشەوە یا دۆلاری لێ مەحروم کرێ ئەکید کەرتی دارایی عێراق دارمە ینی هیچ کەسێک ناتوانێت مامەڵە لەگەڵ و بانقانە بکات. ئەمە یەک بۆی عێراقە ترسێ ینی سەرچاوەی دارایی بکەوێتە مەترسیەوە ینی ئەو یەدەکەی هەیەی لە دراوە بکەوێتە مەترسیەوە لە بەردەمی دارەی ترامپا و هەڕەشەیەکیش نیمچە هەڕەشەیەکیش لەمەوە دراوە بەڕاستی بە تایبەتی ئەو راپۆرتانەی ئۆیل پرایس یان ڕۆیتەرز ئیشارەتی پێکەن یا حەدەس بۆیە ئەمە هەیە ئەم فشارانە هەیە بەنسبەت عێراقەوە کە جەنابەت پرسیارت کرد چی هەیە بۆچی تورکیا تاوەکو ئێستا ئەڵێ ئێمە ئیعازێکمان پێنەگەیشتووە دوو باروێر هەیە دوو ڕێگر هەیە لە بەردەم حکوومەتی عێراقا بۆیە ئیمڕۆیە بەیانی دەست ناکا بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان یەکیان لایەنی تەکنیکیەویش لایەنی پەیمێنتە دووهەمیان لایەنی پارەدانە شێوازی پارەدانێن بۆیە حکوومەتی عێراق لە بەردەمەوەدا بە پەلە پرسە تەکنیکەکە و پرسی میکانیزمی پارەدان ئیتر کرێی بۆڕیە کرێی کۆمپانیا تێچووی کۆمپانیەکانە بە پەلەیەک لای بکاتەوە بۆ ئەوەی زووتر لەو بڕیارەی کە پێشتر دابووی نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە. بەنسبەت تورکیاشەوە تورکیا ئامادەیە و پەرۆشە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان هی عێراقیش بە هەمان شێوەی کەرکووکیش کە بچێتە سەر دەریای ناوەڕاست و جیهان بەڕاستی بەنسبەت ئەمریکا و بەنسبەت ئەوروپاوە گەیشتن بە بازاری ئابووری جیهانی واتە لە ڕێی دەریای ناوەڕاستەوە نەوت هەناردە بکرێت. جا دکتۆر ئەم خاڵای پارەی کۆمپانیەکان و حەقدەستیان لە کاتێکدا وەکو بەڕێستان باستان کرد لە کاتێکدایە کە هەر ئەمڕۆ سەرۆک وەزیرانی عێراق بەپێی ئەوەی کە لە ڕاگەیاندنی نووسنگەکەیدا هاتووە لە کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان جەختیان لەوە کردوتەوە کە پەلە لە کۆمپانیەکانیش بکرێتن لە بەرهەمهێنان زیاتر بکەن. کۆمپانیەکان کەی
و لە کاتێکدا هێشتا پرسی پارەکەیان یەکلا نەکراوەتەوە حەق دەستیان کەی دەتوان بگەنە ئاستی پێویستی بەرهەمهێنان و هەناردەکردن کە ڕۆژانە 400,000 بەرمیل بێتن دوای ئەو هەموو ڕاوەستاندنە. ئەمەش پرسێکی گرنگە بەڕاستی. من پێم وایە گەر فشارە جیهانیەکان بخرێتە سەر عێراق کابینەی سوودانی خۆی بە عەجەلە پرۆپۆزەڵ ئامادە کە وەکو جاری پێشوو مانگی یەک دوو مانگ پێش ئێستا خۆی پرۆپۆزەڵێکی ئامادە کرد و بەپەلە بردی بۆ پەرلەمانی عێراق وتی بەپەلا بێنەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە. بۆ من بزەبت ناچمە سەر پرسیاری کۆمپانیەکان چکە کۆمپانیەکان ڕاستە کۆمپانیا گرنگە لە مایکینمۆنیا لە دروستکردنی و بەرهەمهێنانی پارە و سەرمایە گوزاری و دەرفەتی کار و هەناردەکردن و بەرهەمهێنان و پاڵاوتن و ئەمانەیە. بەڵام دوجار چێ قساکە لە پەیوەندی نێودەوڵەتیە لە زانستی پەیوەندی نێودەوڵەتیە دەوڵەت قساکە مەسەلەن ئەکسۆن مۆبیل مهمە، چێڤرۆن مهمە، چاینا پێترۆلێم مهمە، بەڵام دوجار چین قساکە و ئیدارەی ترەم قساکە یانە کۆمپانیەکان بێگومان دەوڵەت گرنگە. بۆیە من کلیک لەسەر دەوڵەت ئەەکەم. جیهان پێویستی بە وزەیە تینووە بۆ وزە بۆیە ترامپ بەپەلە ئیشی لەسەر ڕاگررتنی جەنگی ئۆکراین و ڕاگررتنی و ئاگربەست لە غەزە کردەوە ئەمە تەسیری هەبووە لەسەر نرخی نەوت بەڵام جیهان تینووە بە نرخی نەوت و غاز هێشتا واتە هێشتا نەوت و غاز کاریگەری کێجگار گەورەی هەیە لەسەر بازاڕی ئابووری جیهان لە کاتێکا کە ئەوروپا بە کێشە و ئاریشمەی دارایی قوڵاتی ئەپەڕێ لە کاتێکا ترامپ هاتووە ئێڵۆن مەسکی شارەتی پێکە ئەمریکا لە بەردەم کێشەی کەڵەگەبووی دارایی قوڵدایە ئەگەر قەیرانی وزەش بێتە سەری بێگومان ئەم قەیرانە دووهێندە ئەبێتەوە لەسەر ئەوروپا و ئەمریکا بە تایبەتی. بۆیە نەوتی هەرێمی کوردستان و عێراق لە چوارچەوەی و ئاوتلوکەی بیپیا کە من بەتاتا خستمە ڕوو پێشووتر پێگەیکی گرنگیان هەیە بۆ بازاڕی ئابووری جیهانی لە چوارچەوەی ئەو سانکشن و سزایانەی کە خراونەتە سەر ئێران پێویستە پارسەنگێک بگەڕنەوە بۆ بازاڕی ئابووری جیهانی. لە لایەک ئەمەمان بیر بچێت بەهۆی ئەو کورتێنانەی کە لەسەر رووسیا و کازاخستانیشەوە هەیە دیسان نەوتی هەرێمی کوردستان ئەکرێت بە شێوەیەکی ڕێژەیی ئەو کورتیە پڕ بکاتەوە لە بازاڕی ئابووری جیهانیدا ئەگەر ئەمە قسەی کۆتایی بێ ئەگەر ئەم بیۆریە بۆیان بچێتە سەر ئیدارەی ئەمریکا لەسەر عێراق ئەوە بۆ پرسی غازی سروشتیش ئەتوانن پێکەوە عێراق و هەرێمی کوردستان تەکبیر بکەن و غازی سروشتیش وا بکات کە ئاسی ناوخۆی پڕ بکاتەوە پێداویستی ناوخۆی بکاتەوە هەناردەی دەرەوەش بکرێت. گەلێک سپاس دکتۆر بەهرۆز جعفەر پسپورە ئاسایشە ئەنەرژی و شەڕازای کەرتە نەفتە هەرێما کوردستانê ji Silêmaniyê li gel me bûn. Mandû nebin doktor.